بەڵێ بچینە لای تەوەرێکی تری بەرنامی ئەم بەیانە دیارە لەم چەند ساڵە دواییدا شاخەوانی بۆتە جێگەی بایەخی هاوڵاتیان زۆر گرنگی پێ ئەدرێت و چەندین گروپی شاخەوانی هەیە وەکو وەرزش وەکو گرنگیدان بەلایانی تەندروستی و هەندێک لەم کەسانی کە شاخەوانی ئەکەن لە بواری توێژینەوە و لێکۆڵینەوە بەکاری ئێنن بۆی زیاتر زانیاری وەرگین لەسەر ئەو بابەتە ڕاستەوخۆ ئەچینە لای بەڕێز بەختیار بەهجەت کە لە سەورانەوە میوانمانە لە سودەکانمان لە سۆران کە بەڕێزیان جنگە پارێز و ئەندامی گروپی شاخەوانین کاک بەختیار سڵاوت لێ بێ سوپاس کە ئەم بەیانیە لەگەڵمان بووی کاک بەختیار وەک ئەزانین لەم چەند ساڵی دواییدا زۆر گرنگی بە بابەتی شاخەوانی ئەدرێ کەسانێکی زۆر حەزیان بە شاخەوانی کردن هەیە پێت وایە کە سەرچاوی ئەم وەرزشە وەک ئەزانین مێژوویەکی کۆنی هەیە بەڵام بە گشتی باسی ئەکەین کە لە هەرێمی کوردستان زۆر گرنگی پێدێ هۆکارەکەی چین بوو چۆن بەو شێوە فراوانە بەناو هاوڵاتیانە بڵاو بۆ چەندین گروپی شاخەوانی دروست بوو. سڵاو لە ئێوەش زۆر سپاس بۆ میوانداریە وەک ئاگادارین لەو چەند ساڵی دواییدا بە هۆکاری هەبوونی ئەو سۆشال میدیا فراوانەی کە لە کوردستاندا هەیە لە پاڵیدا بڵاوبوونەوەی ئەو کەلوپەلانێکە لە شاخەوانیدا پێویستن چونکە چەند ساڵێک بەری ئەو کات زۆر زەحمەت کەلوپەلە شاخەوانەکان دەستەکەوتن و ئەو دوو هۆکارە سەرچیەکان بوو کە وای کرد ئەو وەرزشە شاخەوانیە لە کوردستاندا بە ڕێژەیەکی ئێزگار زۆر سەر هەڵبدا لە پاڵ ئەموانەدا پێشتر ئەو یاریە باوانە هەبوویان ئەو وەرزشە باوانە هەبوو بۆ تۆپیۆیان هەرچێک ئەوانەی کە لە ناو شار و لە نزیک سنتەرەکاندا یاری ئەکرا بەڵام شاخەوانی تێژێکی تایبەتری هەیە و دوورکەوتنەوە لەو جەنجاڵێ و لەو سترێسەی ڕۆژانەکە لە کاتی کارکردندا هەر کەسێک ڕوبەڕوومانە بێتەوە ئەوە لە هۆکارە سەرچیەکان و کەوای لە هەر کەسێک لەوانە کرد پەیوەندی بۆ گروپە شاخەوانەوە بکات و ڕۆژانە یان با بڵین هەفتانە کاتێک تەرخان بکا بە جێرەی توانا و کاتەکەی خۆی لەوەی کا پەیوەندی بۆ گروپە شاخەوانە بکات و بەشداری سەرکەوتنی شاخ بکات بەجێری وەرزەکانی ساڵ هەر کاتێک بێ هەرچەندە زۆرینەیان ئەتوانی بڵین لە تەنها لە هاویناندا یان با بڵین لەو وەرزانەدا کە کەشەهوایەکەی لەبارە هەن بەڵام خۆشبەختانش ساڵ بە ساڵ ڕێژە و ژمارە شاخەوانەکان لەوە زیاد دەبیکە لە زستانانیشدا ژمارەکەیان زیاترە ئەگەر ئەم بەراوردی 10 ساڵ پێشی ئێستا لەگەڵ ئێستا بکەی دەبینی کۆمەڵی شاخەوانی زۆر بەتوانە و زۆر شارەزا لە کوردستاندا سەریان هەڵداوە و زۆریشیان ئەزمموی دەرەوەی وڵاتیان تاقی کردێتەوە ئەوانە هۆکار بوونەکەەوە ئەو وەرزشە ڕوو لە زیادی بکات و خۆ هۆکار هەرە سەرچێکەوەیەکەوە لە ڕۆژگاری ئەوڕۆدا ئەو سترێسە زۆرەی لە کاتی کارکردن و میشکردندا و یا با بڵین بەو ناسق قامگیرێکە هەیە مرۆڤ ئەتوانێت تۆزێک ڕیفرێش و نوێبوونەوە بەخۆی بینێت لە کاتی شاخەوانی کردندا. بەڵێ کاک بەختیار ناوچەی یاخود ناشناڵ پارکی هەڵگو سەکران لە ناوچەکەی ئێوە کە خۆش ئەندامی گروپی شاخەوانی هەڵگو سەکرانیت ئەم سروشتی ناوچەی ئێوە چەندێک کاریگەری هەبووە بۆ ڕاکێشانی ئەو کەسانی کە حەزیان لە شاخەوانی هەیە و ئەگەر سەنجڕاکێشە بۆچی زیاتر دەگەڕێنەوە هۆکارەکەی چییە؟ کۆمەڵێک هۆکار هەنە لەوێ بەبێ گومانی کاریگەری هەیە لەسەر ڕاکێشانی ئەو گروپە شاخەوانیان و هاتنیان جا چلەوەی لۆکاڵی بێ کە ناوخۆیە چلەوەی کە دەرەچی بێ کە ساڵانە جا بە گروپ دێیان بە تاک دێن بە پێی کاتەکانی ساڵدا هەندێک لەوانە ئەو دەڤەرا بە گشتی کۆمەڵە کۆکار هەیە کە وای لێ ئەکا سەرنجیان ڕاکێشێلەوەی کە هەبوونی چەند لوتکەچیایەکی بەرز لەو دەڤەرانەدا هەیە و هەبوونی بەفر بە ڕێژەیەکی زۆر و دوورترین مەودای ساڵ کە تێیدا ئەمینێتەوە لە پاڵیدا کۆمەڵێک هەبوونی کۆمەڵێک ئەمە ئەتوانی بڵین پێیانەڵێن گۆمیان بێرم کۆمەڵێک بێرم هەنا لە سیدەکانەوە لە بینی هەڵگۆرد و ئەو سنووری ناشناڵ پارکدایە لە پاڵیدا کۆمەڵێک ئەو جیا با بڵین نەباتیانی کە هەنە بەگشتی چکە بۆ سێرڤەیکردن و پێوەرکردنی کە زۆر جاوانە ڕووی تێ ئەەکەن لە پاڵیشیدا دیسانەوە تەمەشا ئەەکەین خەڵکێکی وا هەیە جاری وا هەیە لەو ئەتوانی بڵێن لەو 3 ساڵە یان لەو 4 ساڵی ئەخیری هەندێک لەوانش بە مەبەستی کڕینی کەلوپەلی بە ئەوها بڵێن بانەڵێن کەلوپەل بڵین هەندێک لە خواردنە لۆکاڵیەکانی ئەو دەڤەرەکە ئەتوانی لەو ساڵانە هەنجوین و جویز بایەخێکی ێزگار زۆری پێدرا لەو دەڤەرانەدا
بەڵێ کاک بەختار ئەو کەسانەی کە دێن زیاتر مەبەستیان چیە بۆ سەیرانکردن یاخود بۆ توێژینەوە یاخود سەرکەوتن بەسەر شاخەیان خود هۆکارێکی تر هەیە ئەگۆڕێ زۆرینیان ئەوانەی کە بیانین سەدینەوەتیان ئەتوانین بڵێ زیاتر بە مەبەستی بەسەرکەوتنی لەسەر لوتکە شاخەکاندا دێن لێرەکە تیای هەڵگۆر لە سەر ئاستی عراق وەکو دەزانی کە بەرزترین تایە کەوتۆتە ئەو ناوچەیە و زۆرترین شاخەوانان هەم لە دەرەوە و هەم لە ناوخۆی کوردستاندا ڕووی تێدەکەن ساڵانە بە ڕێژەیەکی زۆر هەم بە شێوەی گروپ بەڵام ئەوەی کە شێوەی گروپە زیاتر ئەو لۆکاڵیانن شێوە فەردیەکانیش زیاتر بیانیەکانن کە ئەتوانی بڵین هیچ ویکێندێک هیچ کۆتایی هەفتەیەک نییە کە چەند کەسێک لە دەرەوەی وڵات ڕوو لەو لوتکەچیانە نەکەن لە پاڵیشیدا ئەنجامدانی توێژینەوە کۆمەڵێک توێژەر جاچی لە سەر ئاستی ناوخۆیان سەر ئاستی دەرەچی بۆ بە هەمان شێوەش ئەو سنتەرانێک کە لە کوردستاندا هەنا سنتەرە توێژینەوەکان لە بواری باڵندەیە یا لە بواری ڕۆچیە یا لە بواری ئاو جۆرەکانی پێکاتەی خاکە لە هەرچێک لەوانێ بەڵام ئەوەی کە بە زیاتر لێرەدا ڕووی تێکرا و توێژینەوەکانی لەسەرکرا هەم لەسەر ڕێژەیە چێزگار زۆر لەسەر نەبات کراوە و لە پاڵیشیدا لەگەڵ جۆری باڵندەکان کرایە هەندێک گروپێوی کەش لەسەر ئاو جۆری ماسی ئەوانشدا کراینە بەگشتی هەموو ئەوانە ئەو شتانەی کە ئێمە ناومان بردن هۆکاری سەرچینکەوە ڕووی تێدەکەن لە بیریشمان نەچی هاتنی بەفر و ئەو بێرمانێک کە باسمان کردن زۆر جاری وا هەیە بەدەر لە توێژینەوە زانستەکان ئەوان ئەڵێن هەم ئەوەی کە توێژینەوە زانستەکە لێ ئەنجامەدەین و هەمیش لەوەیەکەوە ئەتوانین یەکێک لە شوێنە پێویستەکان کە سەردانی بکەین لە کوردستاندا ئەوەیەکە ئەو دەڤەرانەیە بەهابوونی ئەو لوتکەچیانەیە بەڵێ کاک بەختیار ئەو توێژینەوە زانستیانی کە کراون ئێوە دەرئەنجامەکانیتان بینیوە یاخود براونەتەوە بۆ ناوەندە زانستیەکانی خۆیان ئەوانی کە هاتوون وەکو توێژەرکاریان لەسەر کردووە ئەگە توێژینەوەکان دەرئەنجامەکان هەنێکیشی پێتان گەیشت بێتەوە باز لە چی ئەکەن ئەوەندەی زانیاریت هەبێت توێژینەوەکان وەک باسم کرد جیاوازن هەندێک لەو توێژینانە هەندێکیان هەیەکەوە ئەوەی کە لە بواری ڕۆچیدا کراون زۆرینەیان بۆ سنتەرەکانی خۆیان پاراستونیان و لەو شوێنانەی خۆیان کە کاری تێدا ئەکەم بڵاویان کردوتەوە و بەکاریان هێنان وەکو سەرچاوە ئەتوانن سوودی لێبینن لە پاڵیدا هەندێکیان جۆری سەرچاوەکە و توێژینەوەکەیان گەڕاندوتەوە بۆ لای ئێمە بەڵام بەوەیکەوە ئەوان مافی سەرچیان هەیە تێدا بەڵام بە حکمی ئەوەی کە لێرە ئەنجامیان داوە کۆپیەک یان نوسخەیەکیان بۆ ئێمە ناردووە هەندێک لەو توێژینەوانێک کە کراون ئەتوانین بڵین دەرەنجامەکانیان کە دەری خستووە بە پێی توێژینەوە زانستیەکان کە لەو دواییانە ئەو سنتەرە توێژینەوانی کە لە بواری ڕوەکدا باسییان کردیا و لە پاڵیشیدا لە بواری ئاویشدا پارێزەرانی ئاولا عراق و کوردستان لەگەڵ ئەو ڕێکخراوە کە چەند ساڵێک بێکەوە لەگەڵەوانی شکاری کردیا ئەوەی دەرخستووەکەوە ئەو ناوچەیە ئەو ناوچانە بەگشتی ئەو ناوچە شاخاویانێکە کەوتۆتە ئەو سنووری ئیداری سۆران بەگشتی و جا لە دەڤەری بارزان و سیدەکان و باڵەکایەتی هەموو ئەوانە بگرا هەمویان دەوڵەمەندترین سەرچاوەی ئاوی شیرنن لەسەر ئاستی کوردستاندا و لە پاڵیشیدا دیسانەوە یەکێک لە دەوڵەمەندترین جین پوڵەکانی سەر ئاستی جیهانن جین پوڵ لە بواری ڕوەکدا ینی با بڵین کە ئەڵین جین پوڵ مەبەستی لەوەی کە لە هەمە جۆری و هەمە چەشنی ئەو ڕوەکە باشانێک کە لەسەر ئاستی دنیادا هەنا لە شوێنێکدا کۆ ببنەوە بەپێی سەرچاوە زانستیەکان و لێکۆڵینەوە زانستیەکانی ئەو دواییانە لە شوێنە هەرە باشەکانی جیهانن لە بواری ڕوەکدا لە هەمە چەشنەیدا. بەڵێ کاک بەختار ئێمە بەردەوام گۆڕانکاری و تێکچوونی ژینگە و سروشت ئەبینین هیچ مەترسیەک لەسەر تێکچوونی ژینگەی ئەم ناوچانە هەیە؟ بەداخەوە ئەو مەترسیانەی کە ڕوو لەو دەڤەرە و لە ژینگەی کوردستان بەگشتی ئەکەن ئەتوانی بڵین بەردەوامن یان ڕێژەکەشیان زۆر جار وایە بەرز دەبیتەوە لێرە ئەو مەترسیانێ بە شێوەیەکی گشتی هەیە لەسەر ئاو خاکەکەیتی ئەتوانین بڵین
هەوای ئەو دەڤەرە پاکترینە، کەمترین مەترسی لەسەر لە هەوایەکەی، ئەویش بەوەی کە کەمترین کارگەی کیمیکەڵی کە هەیە لەو ناوچەیە کەمترین کارگەی تێدا هەیە، بەڵام بەداخەوە ئەو مەترسیە خاچی و ئاویانێکە هەیە تەمەشا ئەکەین لەو دەڤەرانە لە بەرۆی بە تایبەتی ناوچەی باڵەکایەتی کە ناوچەیەکی سەرسنوورە ئەو ئاوەی کە لە تەچێەوە ئەڕوا ئەمە پێڵین ڕووباری ئازادیان ئاوی ئازادی کە 8 هەتا 12 جۆر ئاوی سازگاری شیرن ئەو ڕووبارە پێک دەین و خرايتە سەری، یعنی بە بەڵگەی زانستی ئەو ئاوەی ڕووباری ئازادی لە زۆر لەو ئاوانەی تری لە شوێنەکانی تری عراقدا دەخورێنەوە زۆر پاکتر و تەندروسترە، بەڵام بەداخەوە بە هەوەی هەبوونی زۆر جاروەیە هەندێک لە ڕووداوە نەخوازراوەکانی ئەو تەنکەرە نەوتانەی کە لەسەر ئەو سنوورەدا ئەچن و دێن ئەو ناوچە ئەو ئاوە مەترسی لەسەرە لە پاڵیدا هەندێک لەو برا کاسبکارانێکەوە ئیشی ڕوونگۆڕی و پەترۆڵی ئەکەن لەسەر ئەو ناوچانە ئەویشان مەترسی لەسەرە، هەندێکیان ئیشی غەسالەی ئەو غەسالانی چەولمەی لەسەر هەیە کە خۆشبەختانە ئەتوانی بڵێن لە ماوەیەکی کەم لە ماوەی 4 ساڵ توانی لەوەکو لێرە بە زۆر سپاس بۆ قایمقامی ڕابردووی چۆمان کە توانی بۆ ماوەی 4-5 ساڵ ئەو غەسالی چەولمانە ڕابگرێ لێ نەگەرە کار بکەن، بەڵام بەداخەوە ئەو چەند ساڵە زیاد بەوە دەوری خاکەکەشیەوە بەداخەوە ڕێژەی داربڕین و سووتان و ئەوانە یان پرۆژە گەشتیاریەکان بۆ ئەوە زیادێکی دێ بەداخەوە. باشە کاک بەختیار گروپە شاخەوانەکان تا چەند پابندن بەوەی کە ژینگەی ئەو ناوچانە بپارێزن؟ ئەوەی ڕاستی بە گروپە شاخەوانەکان ئەتوانی بڵین دابەش بوونە، بەداخەوە زۆرینەیان پابند نین، بە تایبەتی ئەوانی کە لەو چەند ساڵە هەنا وەکو ئەندامە سەرەکیەکانی ئەو گروپە شاخەوانانە ئەمە ئەزانین و هاوڕێی نزیکی ئەمەن زۆر دەستخۆشیان لەکەین کەوا زۆر پابند و زۆر خەمخۆرن، زۆر پارێزگاری لە ژینگەی ئەو دەبەرە ئەکەن بەگشتی لە هەر شوێنێک کە ئەڕۆن لە هەموو شوێنێکەوە، بەڵام هەندێک لەو ئەندامانێکە پەیوەندیان پێوە ئەکەن و تازەن و زۆر جددی نین لەو بوارە بەداخەوە پابند نینە و زۆر جاری وایە هەندێک لەو کەلوپەلانێکە یوز لێسە و بلەکار کەوت و کاریان پێنەماوە لەو شوێنانە بەجێ دێڵنکەوە کاک بەختیار ڕێیان پێمێن مادەم واکەن ڕێیان پێمێن بێن شاخەوانی بکەن لەو ناوچان کاکار بەداخەوە زۆر جارێ پێیان ئەڵێن بەڕاستی ینی ئەوەی کە لە توانان دابووە بەوەی کە وەکو گروپ منتەزم هاتینە پێمان گەیاندینە و ئاگادارن کردینەوە لە بەرۆی سەرۆ گروپەکانیان زۆربیان ئەناسین، بەڵام بەداخەوە ئەوەی کەوانی لە پاڵیاندا هەندێکیان ئەکەن زۆر جاری وا هەیە ئەو کەسانن کە هەر ئەوە بەبێ منتەزمی چەند کەسێک ینی وەکو کەیف و هەوا ڕوودە و ناوچەوە ئەکەن و ئیدی هیچ ئەتەکێتێکی ژینگەی لەو دەبەرەدا نبینە بەداخەوە بەڵامی بێکۆدیان بە نمونە دێنینەوە هەندێک لەو هاوڕێیانەوە بەخۆشن، ینی ئەو ساڵی ڕابردوو حەزن نەبوو بچین لە بەرۆی هەتا ئەڕۆیشتی داهاتیوە زیاتر لە چیسەی زبڵ و خاشاکرد لەو ڕێگایە کۆ ئەکردەوە. بەڵێ کاک بەختیار بەهجەت ژینگە پارێز و ئەندامی گروپی شاخەوانی هەڵگورد سەکران سوپاس کە ئەم بەیانیە لەگەڵ مامان دومان سپاس بۆ ئێوە زۆر سپاس دەکەین.